ئامادەکردنی چالاکیێکی بچووک لە قوتابخانەی 11 ئەلولی بنەڕەتی بۆ گرنگیدانە بە قوتابی، بۆ گرنگیدانە بە تەندروستی قوتابی. قوتابیەک دیارە لێرە بەداخەوە تووشی حالەتی شێرپەنجە بووە و ئەمڕۆ یادی لە دایکبوونی شتی و هەم بۆ پاڵپشتی و بەرزکردنەوەی معنەویات و توانە و بتوانین ئێمە هاوکاری بکەین بە هێز و بتوانی بەرینگاری ئەم نەخۆشیە بێتەوە و بەردەوام بێ لە خوێندن. ئەمڕۆ مەراسیمێکی بچکۆلانە لە قوتابخانە بۆی ئامادەکرا لەگەڵ هاوپۆلەکانی قوتابیان و هەم پاڵپشتیەکە بۆ قوتابی و هەم لەلایەکی دیکەوە لەلایەنی دەرونیەوە. لەگەڵ ئەوەشدا ڕۆژی لەدایکبوونیەتی مەراسیمێکی بچکۆلانەمان بۆ ئامادە کرد و بەشێکە لەم بابەتانێکەوە ئێمە لە پەروەردەی ناوەندی هەولێر گرنگی پێ دەدەین و گرنگی بە توانا و تاقی قوتابیان دەدەین و لەلایەکی دیکە کە هەر قوتابی یا مامۆستایەک پێویستی بە پاڵپشتی و هاوکاری پەروەردە و وەزارەتی پەروەردە بێ ئێمە لە هەموو ڕوویەکەوە پاڵپشتی دەکەین و هاوکاریان دەبین. بەڕاستی لە بۆ من شتێکی زۆر گەورە بوو لە بۆ من و ڕاویار، چونکە ڕاویار بە حکمیەوەی شێرپەنجە بووە، شێرپەنجەکە دەماری چاو، ئێستاش چارەسەر وەردەگری لە نەخۆشخانەی هیوام. بەڕاستی زۆر سپاسی دەستێ مامۆستایان و مامۆستا دلێر بە تایبەتی زۆر سپاسی دەکەم کە ئامادەی نیشاندا لەو مەراسیمەی ڕاویار. ئەمڕۆ ساڵی لەدایکبوونی ساڵڕۆژی لەدایکبوونی ڕاویارە. زۆر سپاسی مامۆستا و مدیرە بەڕێزەکان دەکەم کە ئەو مەراسیمیان لە ڕاویار ڕێخست بەس فی سەبیل ئەوەی کە تۆزێ دڵی ڕاویار خۆشکەن. بەڕاستی دڵیشی زۆر خۆش بوو. زۆر سپاسی هەمووتان دەکەم، زۆر بەخێربێن سەر چاوان. لێرەوە دەمەوێت سپاسی نەخۆشخانەی هیوا بکەم، یەکە بە یەکەیان هەمویان دکتۆرە بەڕێزەکانی ڕاویار بەڕاستی زۆر پێیوە ماندوون، یعنی 5 ساڵە لە من زیاتر لەگەڵ ماندوون. نەخۆشخانەی ڕاویار ماڵی دووەمی من و ڕاویارە، زۆر لەوێنتر عیلاج وەردەگرێ و زۆر سپاسی هەمویان دەکەم. لێرەوە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەتانەوە دەمەوێت زۆر سپاسیان بکەم. سپاس مەمنون.